ئێستا ئێمە هۆڵی شانۆگەری پێشکەوتومان هەیە هەتا ئێمە ئێستا هۆڵێکمان هەیە بۆ پێشانگاکان. ئێمە لەم بەرنامەدا پرسیار لە هونەرمەندانەکەین و پرسیار لە بینەرەکەین، پرسیار لەو هاوڵاتیانەشەکەین کەمڕۆ هاتوون بۆ نمایشەکە لە وڵاتی بەریتانیاوە هاتوون بۆ شاری هەولێر نمایشەکەکەن، نمایشێکی شانۆ. لەگەڵماندا بن. شوێنانێک کە هوەری لێ بۆ نمونە نمایش ئەکرێ بەو شێوەیە شوێن و بۆ نمونە شوێنەکانیان کەمتر بیا خۆ زیاتر ئیحتیمای پێنەدرێ. زۆر لە ئاستێکی لاوازی ئەبێنم نەتوانی و مانەوانەیەک لە سینەمایوان وەرەگرین. لە وڵاتی ما سیاست بەڕێوەی دەبا، هونەر ئەگەر سەر بەخۆ نەبوو ئاوای لێ دێت. چالاکی هونەریەکان خەریکن خۆیان ئەژێنن، واتە چالاکیەکان بە بلیتە. خەوا کەسێک نییە دەستمان بگرێت، کەسێک نییە لەو دوو پەنجەرەکانەوە سێری شانۆکانی ئێمە بکە. گەشتوەتە ئاستێکی باش، بەڵام ئەگەر لە ڕووی ئانی بەراوردێ بکەین لە ڕووی هوەری نێتەوەکانی تر لەگەڵ هوەری نێتەوەی خۆمان لەوانەیە دواکەوتی ینی بڵێن دواکەوتنێک لە هوەری خۆمان پێوە دیار بێت، ینی بەخۆ ببینین. سڵاو لە تۆ باشی؟ باشی بەڕێز. هۆکار چییە کە ئەو هاوڵاتی ئێستا وتی هوەری نەتەوەی کورد بەراورد بە نەتەوەکانی تر لە ئاسێکە دواکەوتوترە؟ بۆچی؟ بەخوا هۆیەکەی بۆ ئەوە ئەگەڕێتەوە لەوانەیە ئەو شوێنانێک کە هوەری لێ بۆ نمونە نمایش ئەکرێ بەو شێوەیە شوێن و بۆ نمونە شوێنەکانیان کەمتر بیا خۆ زیاتر ئیحتیمای پێنەدرێ. ڕەنگە هەندێک خەڵکیش هەبی بەو شێوەیە ینی ئیحتیمای پێنەدا خودت حەزی لێ دەبی، لەوانەیە ئەو هۆکەبی بەڕێ. ئەمە خەتایکیە، خەتای هونەرمەندەکانمانە کە هەوڵ نادەن یاخود خەتای لایەنی پەیوەندیدارە کە بەگوێ ئەو هونەرمەندانە ناکات. بەخوا ڕەنگە خەتای هەردووچیان بێت. چی بکرێت بۆی هوەری ئێمە یعنی بکرێت بە ئاستێک کە بزنسی پێوە بکرێت؟ طبعاً زیاتر هەوڵ بدرێت و هوەر بکرێتەوە، زیاتر هەوڵ بدرێ بە خەڵک ئاشنا بێ وڵاتانی دی، زیاتر نمایش بکرێت، زیاتر کاری بۆ بکرێت لەوەی زیاتر بۆ نمونە ئیشەکان زیاتر بێت و هوەر زیاتر ئاشنا بێت. ینی هۆکارەکانی ئەوەی کە بۆچی خەڵک تەماشای شانۆی ناکات. سەری ڕاپرسەکە چی بوو تۆ؟ پرسیار ڕاپرسەکەم زۆرن، هەندێک پرسیارەکان لەوانەیە کۆمپانیەکە نەیەلی ڕێگەم پێ نەدا لە بۆ دەستگان ڕێگەن. باش من هەر ئەوەنە بۆ نمونانی خەڵکی زیاترەوەی کە تۆ ڕاپرسێکی چ ناو خەڵکە و خەڵکی ئێمە زیاتر تا چه ڕادەیەک ئاشنایە بە هوەر؟ ئاشنایی کە پێشتر کارم کردبێتن لەسەر ڕاگەاندن بڵێن زیاتر تەماشای دراماکان دەکاتن. خەڵک دراماکانی تەلەڤیزیۆنی زۆر ئاگەلیە، بەس کارەکانی تری هوەری زۆر کەم. تاوڕادەیە کە خوێنەرەکانمان کە بینەرەکانمان کەمبوونەتەوە هوەری کوردیش بۆ شێوە کە شوێنە کردو وردە وردە لەگەڵ گەشەسەنی تەکنەلۆژیا وردە وردە لەگەڵ دواکەوتنی عەقڵیەتی هوەری بە هەمان شێوە بواری هوەریش بەرەو دواکەوتن و بەرەو شکستەڕەوە. یعنی مە خەدای تەکنەلۆژیایە؟ ئەتوانین بڵێ. باشە خۆ لە وڵاتەکانی تریش تەکنەلۆژیا زۆر پێشکەوتوترە و ڕەنگە لە هەرێمێکی خۆشمان زیاتر پێشکەوتوتر بێت. قەت ناتوانین تۆ سیستەمێکی بەو لەفزە بڵێن کە هەموو کاتێک وتراوە قەت ناتوانین سیستەمێکی سویدی لە وڵاتیش ئەفریقەیە جێبەجێکەی. ڕەنگە تۆ دەماچە لە وڵاتێکە ببەی بۆ شوێنێک بە ئەمان جێوەی کە تۆ بتوانین سوود لێ ببین تو وڵاتە پارێزگایی لە خۆیکە، بەڵام لە هەمان دەماچە هەیان هەمان کلاشینکۆڤ بە مەبەستی بەرگریکردن بە وڵاتێکی تر ڕەنگە ئەم وڵاتە گەورەترین وێرانکاری پێ بکە. بە هەمان شێوە تەکنۆلۆژیا کاتێک کە هاتە شەرقی ئەوسەد بەتایبەتیش کوردستان یەکێک لە وڵاتانی شەرقی ئەوسەد ئەتوانین بڵین بووە شکستێک بۆ بە سەردەمێکی تاریک بۆ هەموو بوارە ئەدەبیەکان وەکو یەشێک لە بوارەکانی تعلیمی و بوار ڕۆشنبیریەکان بۆ بە هەمان شێوە هەموو بوارانی ترکە ئەچێتە بواریەوەی کە بتوانین بڵێ بواری ڕۆشنبیری بێ یاخود تعلیمی بێ یان ئەوەی کە بتوانین بڵێ ئەو بوارانی کەواکە کۆمەڵگە لە فکرێکی دواکەوت و چەق بەستەوە بەرەو کۆمەڵگەیەکی ڕۆشن فکر بیبە. ئەوە هوەرێک نییە تۆ بەکاری هێنی؟ بەخوا ئەوە هوەر بەرێ وەڵا بزەبت هوەرە، بەڵام ئێمە ئیشەکەمان ڕاپرسیە هەندێک ڕاپرسیەکەین لەسەر شانۆ ئیشەکەمان ڕاپرسێ. دەرهێنەر هەیە بە کامێرای جیازێکی ئەوها فیلمێک دروست دەکات، یعنی ڕەنگە پێویستی بە کۆمەڵێک تەکنەلۆژیای پێویستش نەبێ، ینی دەرهێنەر هەبوو تەنانەت خەڵاتی پێناوە.
باشە کەواتە یعنی ئەمە خەتای هونەرمەندەکانی خۆمان نییە زیاتر پەرە بەخوا نادن بەخوا ڕەنگە یعنی هەر بڵین حکوومەت لایەنێکی پەیوەندیدار ینی ناکرێت خۆشمان تۆز احتیماتکەینە سەر خۆمان و دەبێت خۆشمان احتیمالمان لەسەر خۆمان هەوێت بە خۆشمان هەوڵ بدەین بۆ ئەوی زیاتر پەرە بە هونەرەکەمان بدەین بۆ ئەوی زیاتر پێی بگەین بزەبت وەکوی کە خۆت لە بواری ڕاپرسیانی کاری کردووە پێشتر خەڵکی خۆمان ینی تەمان ڕاپرسیەکە ڕێ بەناو خەڵکە خەڵکی خۆمان تا چەند ئاشنایە بە هونەر بەخوا زۆر کەم هۆکار هۆکار نەبوونی شوێن ئاشنا نەبوون بە هونەر کەم شوێن هەیە بۆ منە شوێن هەبووە نەچوونە یاخود بۆ ئەوە زیاتر ئەوە گەڕێتەوە کە هەوڵیان بۆ نەدابوون باش سڵاو لێەوە باشن ئەرێ ئەو هەوڵاتیوتی شوێن نییە ئێمە شوێن نییە و تیپێک لە بەریتانیا و هاتووە لێرە نمایشەکە آخر شوێن بۆ هەموو کاتێک بەردەست نییە لەوانەیە ئەو شوێنەش هەر بۆ کۆمپانیا و شتەکان بێتن ینی بۆ نەگەر تیپێکی شانووی کوردی بێت ناتوان لێرە نمایشکە زۆر بەستم هۆکارچی هۆکار ئەوە هەموو کۆمپانیای زلهێز و بەناوبانگۆ کۆمپانیانە دەسوانن بیکەن شانەوە ینی هونەر لە کوردستان زۆر پەری پێی نادرێت و زۆر پشتگیری ناکرێت خۆ تا چەند ڕادێک ئاشنای بە هونەر من بەخۆم لە بەشی ئەدەب لە فاکەلتی ئادەب دەخوێنم کە زیاتر ئاشنایم لەگەڵ ئادابی ئینگلیزی کللتوری ئەدەبی زیاترە باشە تو هیچ کاتە ڕۆشتوی بۆ نمایشی شانووی بەڵێ بەس نمایشەکان زۆربیان بە کوردی بۆ جارێکیان بە زمانی ئینگلیزی ئەگەر بە پارێک بۆ نە بە 50,000 دینار بێت تۆڕی ناوەڵ بۆ بۆ ئەوە یەکەن گرانیەکەن ینی کاتشی نابێتن باش ئەی ئەو بۆ من ئەو شانۆکارە ئەی چی بکە بۆ نمونە پارەی دیکۆرەکەی لەکوێ بێنێ پارەی ئەکتەرەکانی لەکوێ بێنێ پارەی ئەو خۆڵە لەکوێ بێنێ ئەمە ناکرێت بکرێت بە بزنسێک بۆی زیاتر ئەم کللتورەی شانۆ و نمایشەکان ینی بۆ نمونە بەربڵاوە بێت ئەوە بۆ کەسە بزنسەکان ئەوانەی بزنسەکەن ئەوەی بزنسیی بک بۆ خۆیان سوێتن بەڵام من قوتابیم ناتوانم بچم کاتیشم نابێتن بڵاو لێ بێت باشی زۆر سپاس لە کاتی شەڕی جیهانی باشە شەڕی جیهانی دووەمدا زیاتر شانۆکاران باشە هونەرمەندان بایخێندا بە بابەتی کۆمیدی بۆی کە کۆمیدیەکی ئەکادمی مەبەستم بۆی کە زیاتر دڵی خەڵک خۆشکەن ئەرێ ئێستا ئێمە لە باردۆخی شەڕداین باشە شانۆکاران ئێمە هونەرمەندان ئێمە هیچ کارێکی وایان کردووە کە بۆ من ئەو خەڵکە وای لێ بێت بچێت ناچار بێت بۆی بچێت بۆ نمایشێکی شانۆی بۆ پێشانگایەک بۆی زیاتر دڵی خۆش بێت بەداخەوە لێرە و لەوێ کار دەکرێت کاری هونەری بڵێن نەکراوە کراوە بەڵام کەمە دەگمەنە کە خۆت فەرموود لە دوای جەنگی جیهانی کە دنیایەک بەرهەمی جوان هاتە ئاراوە بە شێوەی کۆمیدیای ئەکادمی ئەوە بۆ دڵخۆشکردنی خەڵک و لەبیربنەوەی کاتە ناخۆشەکانی و ئاسەواری شەڕ و جەنگ بووە بەڵام لێرە لە ئێستادا هەر هونەرمەندێک پێی دەڵێ کارت نییە بەرهەمە نییە دەڵێ قەیرانە من بەڕای من پێم وایە ئەوەی لێرە خەلەلە لە لای هونەرمەند بەگشتی هەر شانۆکارنا تاکو ئێستا هونەر لە هەرێمی کوردستان لە ناو کورد بە پیشە نەکراوە یعنی هونەرمەند چاوی لە دەستی حکوومەتە بۆ لەگەڵ سەر هەڵدانی هەر قەیرانێکی دارایی سیاسی لە هەرێمی کوردستان هونەری کوردیش دەکەوێتەوە قەیران بۆ دەبێ ئێستا ئەگەر سەیر بکەی ئەمڕۆ ئەم شانۆگەریە لێرە لە هەرێمی کوردستان بە تکتە هەر تکتێک 15,000 دیناری چاپی عراقی وەردەگری ئەوە سەرمایەکی باش دەبێت بۆ ئەو دەرهێنەر و ئامادەکارانی ئەو بەرهەمە پێویستیان بۆ نابێت حکوومەت و کۆمپانیاکان دیکە سپۆنسەریان بکەن بۆ هەرێمی کوردستانی ژیان هونەرمەندانی کورد پێویستە بەرهەمی جوان و ڕەسەن و پوخت پێشکەش بکەن بۆی سپۆنسەریان هەبێت و پێویستیان بە چایان دەستی حکوومەت نەبێت قەیران کاریگەری لە سەریان نەبێتن بۆ خۆیان پێداویستەکانی خۆیان دابیکەن تاکو خەڵکیش لە کەمێک خەڵکیش لە ئاڵۆزی و جەنجاڵی ژیان بەدوورکەونەوە ناوەڵا بۆ بەرەوەی بخۆ دەزانێ ئەو قەیرانی ئەگەر لەم قەیرانەیان نەبێت بۆ نە قەیرانی هەرێم چاک بێتەوە بۆ نەوەکو چەند ساڵی ڕابردوو ڕۆی ئەگەر بیزانمەوە بەسوودە بۆ من ئاسایی شانۆ سوودت پێگەێنێ بۆ بێگومان سودێک خۆی بێ هەموو شتێک سودی خۆی بەگەرات و لە باری تۆدا بێت لە توانێت تۆدا بێت شتەکان بخۆی بەپی بارەوە گۆڕێن بۆ منە من هاتم بێرە تا سودێک ببینم گەر بەربارەی هاملێت و ئەدەب نەبووە ئەو نەداهاتم تێگەی بۆیە پێویستە شتەکان دەربارەی ژیانی خۆمەوەێ بۆ منە من لە بەشی ئینگلیزیام شتەکەش بە ئینگلیزیە بۆی ئامادەم ئەگەر برێم پارێ زیاتریش سەرفکەم بێم بۆی باش خوێندکاری بەڵێ باش خوێندکارێک ئەڵێت لەبەروی کە نمایشەکەی ئەمڕۆ ئینگلیزیە و سوودی گیان و سوودەگەێنێت بۆ لەبەروی بە ئینگلیزیە دیارە هاملێت و پێما بێت منهەجە بەڵێ منهەجی خوێندنی ئەوانات و بۆی سوودێک وەرگێ
بەڵام ئەگەر شانۆگەریەکی کوردی بێت نمایشێکی کوردی بێت پێیوەست بێ بە ژیانی ئەمڕۆی هاوڵاتیانەوە ئامادەی بڕۆی ئەوە کەمتر بێگومان کەمتر بەرحاڵ ئێمە دوای ناوبڕێکە گەڕێنە وڵاتان دوور مەکەونەوە لەگەڵ زیاتری خەڵکە ئەدوێین بزانین ئەوان چیاڵە. سڵاوتان لێبێت لە دوای ناوبڕەکەەوە دووبارە دێنە وڵاتان. سڵاو سەرچاو. منەچمە لای مامۆسایەک کە لە کۆلیژی هونەرە جوانەکانی شاری هەولێر واناڵێتەوە. منەمێ هەنێک پرسیار لەگەڵاوە کە ماوەسام کاتت بە کاتتان باش. جارێ هەر سەرەکی پرسیارۆت لێگەم و ئاستی خوێندکاران ئەو خوێندکارانی کە لە کۆلێژەکەیە با بڵێن ئەخوێنن لە چه ئاستێکدایە لە ڕووی هونەریەوە؟ ئەمە بەس لە بەشی شانۆی. بەڵێ بەگشتی ئاستەکان جیاوازن. لە هەموو کۆلێژەکانی دنیاشە هەروایە. ئاستی باشت هەیە، مامناوەندت هەیە، باشترینت هەیە و ئاستێکیشت هەیە کە باوە. بەڵام بەگشتی ئاستی فێرخواز و خوێندکارە هونەریەکانی ئێمە لە بەشی شانۆ مامناوەندن. بەڵام ئەم مامناوەندی ناکرێتەوە بۆی کە ئەوان ئاست و بەهرەیان ئەوەندەیە لە بەرەوەی کە وەزعەکە فراهەم نەکراوە، بارەکە نەڕەخسێنراوە بۆی کە فێر ببن بەهۆی نەبوونی پرۆگرامی باش، مامۆستای شارەزا، شوێنی کارکردن. لەبەرەوە نوعاًما زۆربەی توانەکانیان لە یەکەچێت لە ڕووی تالێنتەوە، لە ڕووی بەهرە و مەوهبەوە. مصلحنا بس حاليا احنا ساكنين باربيل عنكاوة. نعم. ما هي يعني وضع الفن المسرحي بالعراق كله بأجمل؟ بصراحة بالسنوات الأخيرة المستوى مالته كان قل كلش. نتمنى ونتأمل أنه نتعلم مثل غير فرق، مثل فرقة هاملت، أنه نطور احنا قدراتنا للمستقبل إن شاء الله. هذا يعني هذا العروض يستفيد منها الفنانين مال العراق؟ أكيد أكيد أكيد، يعني هذا الشيء أكيد. نعم شكرا لكم. بوتشي أجر نمايشێکی خۆماڵی باشە، هین هەرێمی کوردستان بێت، هین عێراق بێت، بەم شێوەیە جمهور بۆی نایەت. ئەنی هۆکارەکەی چییە؟ کوالیتەکەی نزمترە، کوالیتی و ئیشە نزمترە، هۆکار چییە؟ هۆکارەکەی وایە لە نەنای خۆمان لە عێراق بە تایبەتی بەگشتی لە کوردستانیش بە تایبەتی گرنگیێکیەوە بە شانۆ نەدراوە، پاڵپشتێکی وای نەکراوە. لە وڵاتانی ئەوروپا زیاتر گرنگی بە شانۆ دەدرێت، پاڵپشتی شانۆ زیاتر دەکرێت. بۆ نمونە کەسێک ئێستا دەوێت لە وڵاتانی دەرەوە درێژە بە خوێندن بدا، یەکەم دەدەڵێ حەزت لە شانۆ هەیە یان نا. ئەگەر حەزت لێ کەواتە کەسێکی لە ئاستی سەقافەت زۆر بەرزی. بەڵام لە کوردستان شانۆ زۆر نمایش کراوە. بەتایبەت خۆت چیت بۆ نمایشی شانۆی کوردی؟ بەڵێ پێش ماوەیەکە یادی شانۆ بوو، لە یەک لە شانۆکان بەشداری بووم لە پەیمانگە. خۆ شانۆکاری؟ نەخێر، من ماستەر ڕاگەیاندکارم. خۆم ڕاگەیاندکارم، بەشدار بووم لە پەیمانگەی هونەرە جوانەکان. شانۆیەکە خۆماڵی بوو، ئاستی جمهورەکان دەنەبوو، تەنانەت لەسەر ئاستی سیاسی و حکومی و گرنگی پێدانی بەو جۆرە نەبوو کە یادی شانۆش بووی. ڕۆژی جیهانی شانۆ بوو لە پەیمانگەی هونەرە جوانەکانش کرا، هۆڵی شانۆیەکە پڕ نەبوو. بەڵام ئێستا لە قاعی سەعات هەبڵا دەبینین نە یادی شانۆیە، نە ڕۆژی جیهانی شانۆیە، شانۆیەکی دەرەچێش کە هۆڵەکە دەبین بەو جۆرە قەڵەباڵغ بووە و یعنی گرنگی زیاتر پێدرا. دەبێ مامۆستا. سلام باشم سپاس. زۆر جار ینی شتەمان بیستوە لە خوێندکارەکانە شەڵێن مامۆستا جوانە زۆر خەمی ئەو تەلەبانێتی کە حەزیان لە هونەرە. باشە ئەم خەمخۆریە تاکەی ئەی باشە بۆچی کارێک ناکەن، باشە بۆچی نمایشێک ناکەن، بۆچی وا ناکەن نمایشەکان فیلمە سینەماکان بکرێ بە بزنس؟ وڵی نازانم ئێوە لەوانەیە ئاگاداری ئەو کارانە نەبن کە ئێمە ئەیکەین. ئاگدارین بەڵام شتەکە بۆ نەبێتە نەریتێک یعنی ئەمە وەکو هونەرمەندێک یان ئەم پرسیارە وڵا ئێمە ئەزانین سەربەخۆ نین بەڕاستی خۆی لە هەموو وڵاتێک سینەما سەربەخۆیە، یعنی عیدی چه وەزارەتێک و حکومت نییە بەڕاستی. لەبەرەوە ئێمە ناتوانین لەبەرەوەی پابندین بە ڕێنمایەکانی وەزارەتی خوێنی باڵا و سەرۆکاتی زانکۆ لە خۆمانەوە ناتوانین هیچ شتێ بکەین. باڵابەرترین خوێندکاری کۆلێژی هونەرە جوانەکان سڵاو لەبێ کاکشوانە. باشی ئیستا بەس پێکم کردی وتم باڵابەرترین خوێندکاری کۆلێژ هونەرە جوانەکان خۆ غەڵەت نییە لە تۆ باڵابەرتریان وە وایە لە کۆلێژ ناتەواو لە خۆم سەدارم. باش کەمێکە بێ کامێرامانەکە دوورکێتەوە بۆی هەردووکمان دەرکەوین.
ئێوە چەند جارێک چوونەتە دەرەوە باشە نمایشتان بردووەتە دەرەوە هۆکار چییە؟ شانۆکارەکانی ئێمە سینەماکارەکانی ئێمە زۆر جار بە خۆبەخش کارەکەن زۆر جار دەڵەن لە گیرفانی خۆمان کارەکەین بۆچی ئێمە ئەومان نەکردو بە نەریتێک بۆی کارە هونەرەکانمان ئیتر نەکتە ناشان و سینەما بکرێ بە بزنسێک ژیانی خۆی پێپەیە بکە خۆی زیاتر هونەر لە وڵاتی ما سیاست بەڕێوەی دەبا هونەر ئەگەر سەربەخۆ نەبوو ئاوای لێ دێت ئێستا بۆ نمونە ئەوڕۆ ئەو کۆمپانیای گەورەهاتیە نمایش شانۆی هەملێتی هەیە تەماشا دەکەی لە هەموو کوردستان خەڵک بلیتی بڕیە لەوانێ سەدان کیلۆمەتری بڕیە تا سەیری نمایشەکە دەکا بەڵام لای خۆمان وانە ئاستی کوالەتی ئیشەکان نزم دەبێتەوە کاتێک سیاست دەستی لە پشکاری هونەریەوە بوو بۆ هونەر زۆر بەرزترە لەوەی کە سیاست دەستی لە پشت بدە ئەوە ینی هۆکاری سەرەکیە زۆر سپاس دەکەم سڵاو لێوەش ئەو پرسیارە زۆر قورسە ناتوانانی ینی ئێستا ڕاستەوە خۆی کە جوابی ئەو پرسیارە بێت باش ینی مناڵم بە ڕێژێک پێم بڵێ وڵا لە 180 زۆر باشە ینی ئەوەی کە تۆی بینی لە ڕاستیە من بۆ حکومەی لە شاری هەولێر ڕژیم و ئێستا لە شاری هەولێر ڕژیم بۆ تەواوکردنی خوێندنەکەم جیاوازێکی زۆرە بینیم لە نێوان شاری هەولێر و شاری سلێمانیا بە تایبەتی لەو کاتێک کە خەیرانی دارایی با بڵێن دروست بووە ئەتوانم بڵێم لە شاری سلێمانی چالاکی هونەری زیاترە و بەردەوامیش هەر هەیە لەگەڵەوەی قەیرانی داراییە بەڵام چالاکی هونەری نەوەستاوە ئەمە جیاوازیەوە نییە کە لە سلێمانی بۆ نەسپۆنسەریانە بێت لێرە نیان نابێت ئەمە یانی باشە بۆچی لەوێ هەیە بۆچی لێرە نییە بۆچی لەوێ چالاکم بۆچی لێرە چالاک نییە لەوێ مۆزۆیەک دروست بووە ئەویش چالاکی هونەریەکان خەریکن خۆیان ئەژێنن واتە چالاکیەکان بە بلیتە تەنها ئەم جیاوازیە هەیە پەیوەندی بە سپۆنسەرەوە نییە لە ڕاستیە باشە سپۆنسەر ینی دەوری هەبووە لە کارە هونەرەکان لە هەرمی کوردستانە تەبان هەتا تۆ سپۆنسەرە دەبێ پاشخانێکی ئابووری باشترت دەبێ ئەو کاتە تۆ توانی کارێکی باشتر پێشکەش بکەیت چونکە ئێمە هونەرمەندەکانی تر بەگشتیوانی کە لە تابعی خوێندنی ئەوانەی کە لە پرۆسی خوێندنانین ئەوان بۆچی نیکەن ئەوان بۆچی نیکەن یعنی ئەبێت تۆ لەوان بپرسی بەس منیش لەگەڵەوەیان بەڕاستی هەموو سینەماکارەکان بێ جیاوازی یعنی کۆ ببنەوە بە تایبەتی هەر سێ شارەکە ئاگاداری یەکتری بن چونکە ئەوە ئێستا هەستەکەم پەرش و بڵاویەکەیە مەسەرەن لە دهۆگە فیستیڤاڵ ئەکرێ جاریوە سلێمانی ئاگادار نییە یاخود هەولێر ئاگادار نیە یاخود لێرە ئەکرێ هەولێر و هێن ببوورە دهۆک و سلێمانی ئاگادار نین ئەمە سندیکای هونەرمەندانمان نییە سندیکای هونەرمەندانمان هەیە بەڵام ببوورە ئەوانیش زۆر ئەکتیڤ نین یعنی ئەوان ئەبێ خەڵک کۆکەنەوە هونەرمەندەکان کۆکەنەوە بەڵامی تر نازانام ئێساش هەر شۆنێ قساکەی ئەڵەن قەیرانە قەیرانی دارایە قەیرانی سیاسیە ئیتر نازانم بەڵام ئەها سەیری شتێکی ئاواهی بکە ئەمە گروپێکی مەسەلەن شکسپیرە لە بەریتانیاەوە هاتۆ بۆ ئێرە وا بزانم هۆڵەکە 1500 قاعەیە هین کورسیە یعنی وابزانم دوێنێ ئەم بیتاقەیە کەم بە حوتم کڕیوە گەشت بۆ 50-60 ئیستا شەر خەیرانە وایە خۆ کۆتایی ناتۆ خەیرانە بزانە یعنی بڕوا بکە هونەر عیلاقەی بە پەیوەندی بە قەیران و هینەوە نییە ئێمە خۆمان ئەکتیڤ نین ئەی بۆ ناچی بۆ نمایشەکانی تر بۆ نەپارە واللهی لا ئێمە محدودە ینی ئەو سعرێکە دانراوە بۆ شانۆ ئەبێ بە ڕێژەیەکی دیاریکرا لە بەرەوەی کەسانی کۆمەلگەی ئێمە ئەو بڕەپارەیە نایەن ئێوە نێداویانە بم لەبەرەوەی ئێمە لە دەروی وڵاتێنراوە بریتانیەوە هەرچەند ئێمە خۆمان وەکو شانۆکار پێمان باشە ئێمە وەکو شانۆ زۆر پێشکەوتوین وەکو پێماگەی هونەرجوانەکانی سلێمانی هیچ کێشەیەکمانێ بەڵام بەداخەوە کەسێک نییە دەستمان بگرێت کەسێک نییە لەو دوو پەنجەرەکانەوە سێری شانۆکانی ئێمە بک بۆیە ئەوانمان پێ باشترە بەڵام بەداخەواش نییە ئەی چیەکەن بۆی و کەسانە بێ ئەوە دەستان بگرێت و بڵێ ها ئەوە نەپارەوە منە بمە سپۆنسەری تۆ بێت ئێمە وا لە قەیرانێکی گەورەیان کە لە وڵاتی بەداخەوە لە وڵاتی ئێمەیە ئێستا گرفتەکانمان دوو ئەوەندە بووە ئەبێ سیاسیەکان دەستمان بگرن چونکە ئێمە هەموو کارەکانمان لای سیاسیەکانە سیاسیەکانش ئەوەی پەکیان خستووە بە ڕێژەی یەکەم تاکەکانە بە ڕێژەی دووەم ڕۆشنبیرانە کەوایان کردوم کۆمەلگایە بڕوخێنن شانۆژێکێکە لە هونەرەکان لە وڵاتی ئەمەشا سیاسیەکانمان بەداخەوە یەکەم شت ئەوەی بێرەخێنن هونەرەکانە لە برەوەی شانۆ تاکە ڕێگەیە کە بۆ ساندنی خەڵک و زمانی خەڵک بگەێنێتە سەر شانۆ و پێشکەشیکە چەنها شانۆمانێ قبول ناکەم پێشکەشیکەن چەنها شانۆمانێ ڕێگرن پێشکەشیکەن چەنها شانۆمانی هۆڵمان پێنایەن پارەمان بۆ سەرف ناکەن پارەمان بۆ سەرف نەکەن لە گیرفانی خۆشمانێکین بەڵا بەداخەوە زۆر بەداخەوە کە نایەڵن بە هیچ شێوەیە ئەمە ئەو جۆرە شانۆیان دایدا هەرەوە ناڵین هونەرمەندان شانۆکاران تەنانەت ئەوانەی کە هاتوون بۆ بینەری ئەم نمایشەش باسییان لەوە کرد
کە هونەری لە هەرێمی کوردستاندا نەبووتە کللتورێک بۆی کە بتوان ژیانی خۆیان پێپیا بکەن. هەروەها شانۆکارانی شەڵێن ئێمە شانۆکەین لە گیرفانی خۆمان. بەڵام نمایشێک لە بەریتانیا دێت بۆ ئێرە زیاد لە 1000 کەس تەماشای دەکات. تا ئێستا ڕەنگە بەرپرسانی باڵای هەرمی کوردستان نەچوو بێتن بۆ نمایشێکی کوردی، بەڵام نمایشێکی بەریتانی دێت و لە ئاستی باڵا بەرپرسانی باڵا قونسوڵخانەکان بانکێش دەکرێن و دەڕۆن. بە هیواین هونەر ببێ بە کللتورێک و هونەرمەندانش بتوانن بە پارەکەی خۆیان بژوی ژیانی خۆیان پەیدا بکەن، واتە بە پارەی هونەرەکان. تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم، خواتان لەگەڵ.